طبعی ئەو سەردانانەمان بۆ ئەوە بوو کە ڕوون بکەینەوە لە بۆ حزب و لایەنە سیاسیەکان چەند خاڵی یەکەم دەربارەی ئەو کردەوە تیرۆریستیەی کە لە شاری هەولێر ئەنجامدرا و ئێمە وەکو حکومەت یان وەکو دەستگا ئەمنیەکان هیچ حزب و لایەنێک تۆمەتبار نەکراوە کە ئەو کردەوە تیرۆریستیە ئەنجامداوە مجرد چەند کەسێک تۆمەتبار کراون و ئەو کەسانە لەلایەن دادگاوە بانگێش کراون بۆ ئەوەی ئیفادەکانی خۆیان بدەن بۆیە بەنسبەت حکومەتی هەرێمی کوردستان ئەمنیەت و ئاسایش و سەقامگیری هێڵی سوورە نابی هیچ کەسێک بەڕاستی پەنا بۆ ئەو جۆرە کارانە ببا. خاڵێکی تر کە لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان باسمان کرد شێوازی کارکردنی ئەنجومەنی وەزیرانە. بێگومان شێوازی ئیشکردنی ئەنجومەنی وەزیران لە حکومەتی هەرێمی کوردستاندا شێوازێکی زۆر تەبایی و برایەتیە و ئەو پەڕی شەفافیەت لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران هەیە. پێمان وایە وەکو کوتلەی وزاری پارتی کە هەموو ئەو کێشانەی لە دەرەوەی حکومەت باز دەکرێ شوێنی ڕاستەقینەیان تەنها ئەنجومەنی وەزیرانە و تەنها لەوێن دەریش چارەسەر دەکرێت چکە حکومەتی هەموو خەڵکی کوردستانە حکومەتی تەنها ئەو سێ حزبەش نییە بەڵکو حکومەتی ئەو کەسانەیە کە لە ئۆپۆزیسیۆنیشن و ئەوانی بێلایەنیشن قەتەکەیە بەڕاستی ئەویش ئەوەیە ئەو حکومەتە مادەم بە یەکسانی تەماشای هەموو لایەکان دەکا پێویستە بە یەکسانیش ئاگای لە داهات و خەرجی هەموو پارێزگایەکان بی مەسەلەن دەبی سەرۆک وەزیران جێگری سەرۆک وەزیران حکومەت ئەنجومەنی وەزیران ئاگایان لە داهاتی هەولێر بی ئاگیان لە داهاتی سلێمانی بی ئاگیان لە داهاتی دەواازەکان بی و لە هەمان کاتدا باجەکان کۆکردنەوەی داهاتەکان پێویستە لە هەموو شار و شارەکان وەکو یەک بیتن بێگومان ئەوەش ئیشی لە بۆ کراوە ڕاستە لەوانی ئێستا گلەییمان هەیە لە هەندێک شوێن کە ئەو بابەتانە وەکو یەکتر کۆ ناکرێتەوە یان وەکو یەکتر تەعاملی لەگەڵ ناکرێتن. لە کۆتاییدا ئێمە بە ناوی کوتلەی وزاری پارتی دیموکراتی کوردستان دەمانێت زۆر سپاسی هەموو ئەو حزبانە بکەین کە سەردانمان کردوون بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی حزبی شوحی حزبی زەحمەت چێشان و لەبەرەوەی ئێمە بە خۆتان دەزانن سەرقاڵی کۆنگرەی چاردەی پارتی دیموکراتی کوردستانین لە دوای کۆنگرە ئەو حزبانەی کە ماون ئەوانیش سەردانیان دەکەن ئەوانیش بەشەکەن لە پێکهاتەی ئەساسی هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ پێشوازیمان کرد لە تیمی حکومی پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێشتریش پێشوازیمان کردبوو لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە هەردوو لایەن گلەیی و گازاندایان لە یەکتر هەیە لەسەر بابەتەکانی کە کادوتۆر پشتیوان ئێستا باسی کرد و ڕوونکردنەوەیان بۆ ئێمە داوە و دیارە بۆ حزبەکانی کەشیان داوە لەو بارانەوە. ئێمە بەڕاستی لە نزیکەوە پێمان ڕاگەاندن کە ئەم بارودۆخی هەرێمی کوردستان ڕۆژ بۆ ڕۆژی بە بارودۆخێکی ناسکتر و دژوارتردا تێدەپەڕێ. ئەم ناکۆچی و کێشە گەورانش کە وردە یعنی سیمای دوو ئیدارەی زەقتر دەبێتەوە کێشەی داهات دەبێتە کێشەیەکی گەورە لەم هەرێمی کوردستانە لە ناڕوونی ناشەفافی ئەمە زیاتر بە زیانی خەڵک و میلەت تەواو دەبێت بۆ هەموو لایەکشمان بەڕاستی خراپە. بۆیە ئێمە پێشنیارمان وایە بۆ ئەم قەزیەوە بۆ دەرخستنی ئەم بابەتانە بە تایبەتی کێشەی داهات کە بۆتە کێشەی گەورە وردە کێشەی سیاسی و قەزیە حکومڕانی و کارژێڕەکەشی بۆ دوای خۆی داهێناوە. ئێمە پێشنیارمان وایە کە لیژنەیەکی پەرلەمانی پێکات بێت لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان بە دواداچوونی ورد و لێکۆڵینی ورد سەبارەت بە داهات کە ئێمە زۆر زیاد داواشمان کردووە سەبارەت بە داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سووریەکان و داهاتی نەوت هەموو شوێنەکان بەڕاستی بە دواداچوونێکی ورد و لێکۆڵینێکی ورد بکە و راپۆرتێکی زۆر ورد لەو بارەوە ئامادە بکە و پێشکەشی لایەنی پەیوەندیداری